سەیەک یعنی بۆی دەکردێت و لای قەمیشەکان سەیەکە وەڵا کە توێن دەرەکە دیتی لاشێ مدارەکە ئەلێن دەرێ ینی سەرکەکە لێن دەرێ بوو باوکی دانەری هات کە باوکی دانێری هات بەزلەکانی ناسیەوە ینی تاکید ئەو مدارە دەماگە دانەری دەماگە دۆزراوە زۆر سپاس بۆ خی گەورە تەلەفۆنمان بۆ ئەوەی کردەکە بنکە شارستانیەتی بەڵێ بەس تاکەی مداڵە دەمانگەکە ینی چکە باوکی بە خۆش جلەکانی دیتەوە گوتی کەەوەچی مدانەکەم لەسەر سارەکەی دانگوتی ئەو جلێ لە بەدا بوو من لێرەوە سوپاسی هەموو خەرکی کوردستان دەکەم سوپاسی بەڕێز کاکێ ئومێد خۆشنا و تەواوی دەستگاکانی حکوومەتی هەرێم دەکەم بە پۆلیس و ئاسایش و بەرگری فریاکەوت شارستانی بەڕاستی پێمەوە ماندی بوون ئەرکەی زۆریان کێشا هەموو خزم و کەسەکانمان دۆستان هەموو خەرکی کوردستان تازێ لە ماری منەوە لەبەر ئەوەی دانەر بۆ خەرچی بۆ هی هەموو کوردستان بۆ سوپاسی هەموو لایەکتان دەکەم تا ئەمڕۆکە هەم بە بەردەوامی تیمەکان سەرقاڵی گەڕان بوونەوە خەڵک ڕێکخراوەکان کۆمەک بەخشەکان ئەوانەی کە خەڵکی ناوچەکە بوونە هەمیشە بە دوای ئەوە بوون کە ئەوە کەسەرێکی زۆر گەورە بوو تەرمی دانەرنەبەز نەدۆزرابەوە سوپاس لە بۆ خودای گەورە ئەو ڕۆبەیانی دەوروبەری سەعات حەوت کەسێک کە لێرێ ناوی کاگاریە خەڵکی ئەو منتیقەیە دەچێتە کرێکاری شتێک دەبینی و ئاسەواری شتێک دەبینی و بە دوایدا دەگەڕێ نەتیجە پۆلیس و بەرگری شارستانی لە ئاگادار دەکاتەوە دوای گەڕان لە ناوچەکە جلوبەرجی دانەر و بەشێک لە جەستێکە کە لەی سەریتی دەدۆزرێتەوە ئێستا لە پزیشکی دادیە و ڕێچکە یاساییەکان و شیکاریەکان دەگیرێتە بەر دوای دڵنیابوونی باوکی کە کاگنەبەزە جلوبەرگەکانی 100% ئەوە و بنەمای دیکەش مەسلەی تەمەنە ئەوە منداڵە گچکەیە ناسکە ڕەنگە لەگەر ئەو زەختەی ئاو ئەو مەسافەی کە ڕۆیە هەموو جەستەکەی نەمایە بە تاکید تێک چووە